لە ئێستادا زۆر گروپ و دەستە هەن کە کار بۆ بە کللتورکردنی خوێندنەوە دەدەن بە تایبەتی لە ناو گەنجەکاندا. یەکێک لەو گروپانە گروپی هاوڕێیانی خوێنەرە کە ماوەی 4 ساڵە بە بەردەوامی خزمەت ئەکەن و پرۆژە و چالاکی بەردەوامیان هەیە. لە ئێستادا یادی 4 ساڵەی دامەزراندنی گروپەکەیان دەکەنەوە. ڕۆژی 12 ئەمانگە بە ئامادەبوونی ئەندامانی گروپ و ژمارێک لانووسەر و ڕۆشنبیران گروپی هاوڕێیانی خوێنەر یادی 4 ساڵەی دامەزراندنی گروپەکەی کردەوە. گروپی هاوڕێیانی خوێنەر گروپێکی ڕۆشنبیریە ماوەی 4 ساڵە خزمەت بە بواری ئەدەب بەگشتی و هەنگاونان بەرەو بە کللتورکردنی خوێندنەوە دەنێت. ئەڵبەتە 3 ساڵ پێش ئێستا لە ڕۆژێکی وەکەم ڕۆیا گروپی هاوڕێیانی خوێنەر ڕاگەیەنرا. گروپەکە سەرەتا بیرۆکەی خۆم بوو و بیرم لەوە کردەوە کە چەند باشە ئینسان کتێب بخوێنێتەوە، گفتوگۆ بکە لەگەڵ هاوڕێکانیان لەسەر ئەو کتێبەوە، نووسەر بانکێت و لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ نووسەرا بکەی. ئەوە بوو پەیوەندی باندێ هاوڕێ خۆمەوە کرد. هەندێکیان ئامادە بوون لەگەڵمان درێژە بە بیرۆکەکە بین و هەندێکیان پاشەکشیان کرد، بەڵام هەرچۆنێک نەبوو بە 6 هاوڕێەوە دەستمان بە بنیادنانی گروپەکە کرد. گروپەکە سەرەتا دوای چەند کۆبوونەوەی بڕیارماندا ناوی بنین گروپی هاوڕێیانی خوێنەر و ڕۆژانی پێنجشەممەمان هەڵبژار بۆەوەی کە تیا دانیشتن و گفتوگۆ بکەین. لەو ڕۆژەوە تا ئێستا کە ئەو پێێنێتە ناو 4 ساڵی تەمەنیەوە هەموو پێنجشەممەیە گێمە خۆم و هاوڕێکانم گفتوگۆمان کردووە لە دەوری بازنەیە کۆبووینەتەوە لەسەر ئەزمموی نووسەرێکیە لەسەر کتێبێکی دیاریکراو و جگەل لەوە ئێمە هەوڵمانداوە کۆمەڵێ ڕەچەشکێنی لەناو گروپەکە بکەینێکی لەوانە ئەوەیە کە ئێمە بە درێژایی مێژوویەمە و وتراوەکە ئافرەت ناخوێنێتەوە، بەڵام لەناو گروپەکە ئێمە ڕێژەی ئافرەت زۆرترە لە ڕێژەی پیاوەکان و ئێمە زۆرێک لەو نووسەرانی کە بانگمان کردوون بۆ ناو گروپەکە گوێمان بەوە نەداوە کە نووسری بەناو بانگ و ناودار و ئەوانە بن. لە هەموو چین و توێژەکان نووسەرمان بانگ کردووە و لەهجەتێتی و شارچێتی ئەوانەشمان تێپەڕاندووە و وامان کردووە کە نووسری هەر 4 پارچەی کوردستان بەس ئەوەندە نووسری کورد بێەوە دەبیاتی کوردی بنووسێ. ئێمە بانگمان کردو بۆ ناو گروپەکە خۆگەر ئامادەش نەبوو بێ، ینی نەمانتوانی ببێنین بۆ ناو گروپەکە لە ڕێگەی داتاشەوەرمان گرتووە و لە ڕێگەی ئینتەرنێتەوە گفتوگۆمان لەگەڵا کردووە. گروپەکە تا ڕادەیەک ئامانجی دروستبوونەکەی ئەوەیە کە دنیای بێدەنگی ئەدەبی بشکێنەوە و کتێبە دەرەچێت کەس قسەی لەسەر ناکە. ئێمە هەوڵمانداوە وا بکەین کە هەفتانە کۆمەڵی گەنج قسە لەسەر کتێبەکان بکەین و وا بکەین کە دیدی ڕخنەی دروستکەین بۆ خوێندنەوە بۆ کتێبەکان و وامان کردووە کە حەڵقەیەکی ڕۆشنبیری زیندوو لە شاری سلێمانی دروست بێ و خاڵێکی ترکە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە و گەنجانە خۆمان فێربین چۆن دیالۆگەکەین، چۆن ڕخنە بە دیدی ڕخنەیە و قساکەین، چۆن وا بکەین کە ترسمان بشکێت لە بەرامبەر خەڵکی قسە بکەین. هەموو ئەم تایبەتمەندیانە کۆمەڵی تایبەتمەندێتی کەواکە گروپی هاوڕێیانی خوێنەر گروپێکی زیندووی چالاک بێ لە شاری سلێمانی. ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە خۆم و هاوڕێکانم پێێنێنێ ناو 4 ساڵی تەمەنی ئەم گروپەوە بە خەونی گەورەوە هێشتا بەردەوامین و لێرە ئاهەنگێکی بچووکە گەڕین بۆ یادی 4 ساڵی گروپەکە بە ئامادەبوونی هەندێک میوان.